کاندیدانی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە بەڵگەوە بازە و ساختەکاریە دەکەن کە بەرامبەر دەنگەکانیان کراوە و دەڵێن ئەم دەنگانەی لە وێزگەکان هێناویانە زۆر زیاترە لەوەی بڵاو کراوەتەوە و لەو ساختەکاریەدا کۆمەڵ بە ئامانج گیراوە. وێستگەمان هەیە 12 کەس دەنگی پێداوم 5 دەنگمان بۆ هاتووەتەوە بۆیە زۆر بە شێوەیەکی منەظەم ئەم ساختەکاریە ئەنجام دراوە و وازام ئەمە ئەزمونێکی زۆر خراپە و بڕواژ ناکەم سەر بگرێ ڕاستە تا ئێستا پرۆسەکە ڕۆشتووە بەڵام سەر ناگرێ ئێمە تێبینیمان هەیە و هەروەها بەشێکمان لەو داتایانە کۆ کردوەوە زۆر بە ئاسانی ئەو وەرەقەی کە دەنگی لەسەر دراوە بارکۆدێکی پێوەیە ئێمە چەندین خەڵکەیە کە وێنەی بۆ یادگاری تۆمار کردو وێنەکەی گرتووە کە گەرچی ئێمە وەکو کاندید لەگەڵ ئەمەدا نەبووین سوپاسیانەکەین بەڵام وەکو ڕێنمایی لەگەڵیدا نەبووین وێنەکانیان لە ئەو بارکۆدەی کە مۆری بەندەیە هەر کاندیدێکی تری پێوە بێت دەکرێت وەکو عینەیە گوەر بگیرێ ئێستا ئەو وەرقانە لە ناو سندوقەکان هەمان بارکۆد دەربهێنرێ بزانە مۆرەکە لە شوێنی خۆی ماوە یا بە جۆرێک لە جۆرەکان ساختەکاریەکە ئەنجام دراوە هەندێک خەڵکەڵێ چۆن مۆرەکە دەگوازرێتەوە ئەو مۆرە مۆری مڕەکەب نییە ئەو مۆرە مۆرێکی ئەلکترۆنیە و بە شێوەیەکی حراری لە ناو سندوقەکەدا بووە لە کاتی بژاردنەوەی دەستیش و ئەلکترۆنیشە تەماشاکەی هەمان ژمارە ئابینی حیزبێکین لە دەسەڵات نزیک نین هەمیشە ئەم خەشمە بە ئێمە ڕێژرێ هیچ هەڵبژاردنێک نەبووە ئەمەمان بەرامبەر نەکرێت من بەش بە حاڵی خۆم لە بنکەیەکی هەڵبژاردن بووم لە سلێمانیا خۆم دوو کچم خێزانم ماڵی باوکم براکانم مەسەلەن خوشەکانم کە هەمومان لە وەسەتی گەڕەکەکەین زیاتر لە 23 بۆ 24 دەنگ ڕۆشتوونێتە ئەوێ بێژگەل لەوەی هەواداری من لەو گەڕەکە تەنانەت خەڵگە بووە خۆمان بردووانە بۆ دەنگدانەکە کە خوێنەوار نەبووە ئەوە نەبوو بڵێن لە یەکێک بچێ تا ئەوە ئەتوانم بڵێم ژمارەیەکی قەرەباڵغ بەڵام دەنگێکم بۆ یەتەوە یەک لەسەر سێ ئەوە زۆر کەمتریش لەسەر سێکەی ئەمە بۆ نازانین. شارەزانی هەڵبژاردن دەڵێن ساختەکاری گەورە کراوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەمە بەرپرسەوە دەبێ وەڵام باتەوە دەشڵێت دڵنیای ساختەکاریەکە زۆر بە بەرنامە کراوە بەکۆی ئەوەی کە تەزویریان کردو پارتی ویکەتی بەوە جگەلەوەی کە بەڕاستی گومانێکەیە کە ئەو ئامێرە مۆرەکەی هەڵگرت بێ ینی سنووی نێکداناوە ڕێژەیەکدانراوە بۆ هەموو لایەنەکان ئەویش لە هەموو ژینەکان نەکراوە تا هەموو سنووقەکان نەکراوە بۆ ئەوەی سەر لە خەڵک بشێوێنن بۆ ئەوەی کە بڵێن ئەوەتە ئالەوێ مشکلی نییە ینی بەشێک لەو سنووقانە بەرمەین کراوە بەرنامە ڕێژ کراوە من بەکو خۆم ینی ئەمە گومانە ناتوان چکم بەڵگەکەم بەدەستەوە نیە هەتا ئەوەی کە لیژنەیەکی تایبەتمەند پسپۆر شارەزا لە ئەندازیایانی ئایتی بێنن کۆمەڵە لەو ئامێرانە بە هین بێنن ینی بە هەڕمەکی بێنن لە کۆمیسیۆن بێن تاقیکردنەوەی لەسەر بکەن ئەگەر زانرا ئەو مۆرە ئەتوانێ ئەو جیهازە ئەتوانێ ئەم مۆرە هەڵبگرێت چکم لەیزەری تایە بەهۆی لێزەر ئەتوانێ ینی بیکا بە هەڵم لای بەرێ بیسڕێتەوە چکم جیهانی تەکنۆلۆژیایە و جیهانی ئایتیە بڵین ئایا ئەتوانێ ئەو پرۆسێ ئەنجام بە ئەو کاتە بتوانێت ئەو پرۆسی ئەنجام بە مۆرەکە هەڵبگرێ و بتوانێت مۆریکی تر لە هینمە ئەو کاتە ئەسەلمێ بە تەواوی ئەسەلمێ کە فعلەن ئەم دوو دەسەڵاتە بە هەموو شێوازەکان ئەم جارە یان کردووە تەزویریان کردو و فێڵیان کردووە. دەوترێت پارتی وێچێتی وەکو پیشەی هەمیشەییان تەنها بەڕووکەش بانگەشەی دیموکراسی دەکەن و هیچ کات دەستبەرداری فێڵ و ساختەکاری نابن چونکە خۆیان باش دەزانن خەڵکی لە خۆیان و دەسەڵاتیان ناڕازیە و بوێری ئەوەیان نییە بچنە نێو هەڵبژاردنێکی پاک و بێ ساختەکاریەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.